ئەم جۆرە دانیشتانە و ئەم جۆرە کۆڕ و کۆبنەوانە لە لای ئێمە وەکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەشێکە لەو پرەنسیپەی کە بڕوامان پێێتی، بەشێکە لەو مبادیئەی کە پشتیوانی ئەەکەین و پێمان وایە بەم هەنگاوانە ئەتوانین بەشێکی زیاتر لەو ئامانجانە بێنینەدی کە ئەمڕۆ بەشێک لە کۆمەڵگە پێشکەوتەکانی دنیا سەرقاڵین. کارێکی زۆر پیرۆستان کردووە، قسەکردن لەسەر ئەم پەتایە، قسەکردن لەسەر ئەم ڤایرۆسە کە ئەمڕۆ من پێم وایە سەرباری پێشکەوتنەکان لە دۆزینەوە و لە دەستنیشانکردنی ڕێگە چارەسەرەکان، بەڵام لەگەڵیشیە حەقیقەت تاکو ئێستا کە بەپێی ئەو توێژینەوە زانستیانە پەی بە ورد و درشتی ئەم ڤایرۆسە نەبراوە. لە بەرنامەکەمانە ئێمە وەکو کۆمەڵی کیمیای فیزیایی کوردستان لە بەرنامەمانە لە داهاتوودا چەند وەرکشۆپێکی کەش ئەنجام بدەین وەکو لە بابەتی فیزیای پزیشکی ئینشەڵڵا هەوڵ دەدەین ئەمساڵ ئەوەش بکەین بەگە پێمان بکرێم و زروفەکەش بێڵێ لێرەیە کاکفەهمی پشتگیری و پشتیوانمان بۆتە بەردەوام. لێرە حەزەکەم داوای خاڵێکیش بکەم بۆ ئەندامانمان خۆبەخشەکانمان کە هیمەتێکمان بۆ بکە لەگەڵ کاک فەهمی هەمێتێکمان بۆ بکەیت لە کاک باڤێڵ و کاک خوبات کە بودجەیەکمان بۆ دابینکەی بۆ ئەو خولی تاقیگانی کە بۆ خۆبەخشەکان کردومانە لە وەزارەتی تەندروستی. ئەوە زۆر مەمنونە بین کە ئەمەش پشتگیریەک و پشتیوانیەکە بۆ ئەو گەنجانەی کە تازە هەڵەسن و پێگەن بۆ خزمەتکردنی شارەکەمان.